لا يفتن إلا الضعيف أو كسي فتنة دكا كسي شي لاوازة قسە لای ئەم دەکا قسە لای ئەو دەکا قسەی ئەم دەبوو ئەو دەبا قسەی ئەو بۆ ئەم دێنە بۆی فیتنەی دروستکە ئەوە کەسێکە شخصیەتێکی لاوازی هەیە کەسایەتی ڕووخاوە لا يثرثر إلا الفارغ زۆر بڵێ نیشانەی ئەوەیە بەتاڵە ئەو کەسانی کە زۆر قسە دەکەن بڕواتان هیوا هەیە یەخوا میوانن نەبێ بەخوا مێشکت دەچێت واللهی من زۆر جار بینی سلێمانی و هەولێر زۆر بە پاس بە تەکسی هات چۆن کردووە بڕواتان هەبێت جار هەبوو بە 3 سعات بە 3 سعات و نیو ڕێگا قەڵەباڵغ بووە کاتی بەهار و ئەوانە بەس 4 سعات لە ناو پاسا بووم خەڵکم بینیوە لەگەڵ کەسێکا دانیشتووە بڕواتان هەبێ ئەو 4 سعاتە دەمی لە یەک نەناوە لەو پاسەیە ئەو خەڵکە هەمووی سەری دێشێ بەس دەبێت جۆ بە قسەی ئەو ڕاگرێ هەیە میوانە دەبێت لە ماڵەوە نازانێ ئەم قسانە لە حەد لە هەموو باراشێک لێ دەکا ئەوە فارغە ئەوە بەتاڵە ئینسانی بەتاڵ زۆر بڵێە ئینسانی پڕ ئینسانی سەنگین ئینسانی پڕعلم قسەی بە سوود دەکا لە کاتێکی دیاریکراوە بۆ مەبەستێکی دیاریکراوە بە مەبەستێکی دیاریکراوە بۆ دیاریکردنی ئامانجێکی دیاریکراوە ئەوە وەکو ئەوەیە دەنکە گوڵێکی گەنمی پڕە سەرەکەی شۆڕ بۆتەوە لە پڕیدا ئاس شۆڕ بۆتەوە لقی دارێک کە بەرهەمی زۆری پێوەستەیەکی ئا شۆڕ بۆتەوە بە زەویەکە ئەو گوڵە گەنمەی کەوا سن خواردوێتی کە هیچی تیانەمەوە زادی تێدانەمەوە دایمە فشە بۆ سەرەوە مرۆڤی فارغ مرۆڤی بەتاڵ مرۆڤی بێمەبدە بێ ئامانج بەس قسە دەکا بەردەوام زۆر بڵێ خۆ بمان پارێزێ دڵگەورە بە لە ژیاندا هەموو کەس وەک تۆ نییە بۆ ئەوەی کەوا ڕق لە ناو دڵتاکۆ نەبێتەوە سینەت بۆ گەن نەبێ کەسێکی دڵگەورە بە لە ژیاندا دڵنیا بە هەموو کەس وەک تۆ نییە هەیە ژینگەی جیاوازە تۆ لەم ماڵە گەورە بووی ئەو لەو ماڵە گەورە بووە هەیە پەروەردەی جیاوازە کاکە باوکودایکی ئەو لەگەڵ باوکودایکی تۆدا زۆریان فەرقە هەیە ناخی جیاوازە لەگەڵ تۆدا بارودۆخی تۆ لە خوا بەزیایە تۆ پەروەردەکرای مزگەوتی بەردەمی مامۆستای ئاینی مامۆستای باشی قوتابخانەی خزم و کەسوکاری بە حورمەتی ئەو لە ناو شوێنێکا پەروەردەبەوە بەس باسی چەک و کوشتن و فراندن و تەقینەوە و تەقاننەوە هەیە باسی خوێن ڕشتن هەیە ئیتر ناخی فەقیرە بۆ گەم بۆ لە مناڵیەوە تۆ لە ناو گوڵ و گوڵزارە گەورە بووی ئەو لە ناو خوێن و باروتا گەورە بووە زۆری فەرقا بارودۆخی خێزانی ئەو لە مناوە ماڵەوە ئاژاوەیەکی خێزانی قورسی هەیە تۆ ئەلحەمدوللا لە ماڵەوە ئارامی تۆ بتوێ قسەکانی ئەو وەک تۆ قسەکانی تۆ ئارام و لەسەر خۆبن نابێ کاتێکەوە بەرامبەر بە تۆ دەوەستێتەوە یان قسەکانی بەدڵی تۆ نین عزلی بۆ بێنەوە لەوە ئەچێت لە ماڵەوە کێشەیەکی خێزانی هەبێ کێشەیەکی ئابووری هەبێ کێشەیەکی کۆمەڵایەتی هەبێ لەم بوارانەدا جیاوازە لەگەڵ تۆ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە فەرمودەیەکە کە سەنەدەکەی صحیحە و لە صحیحی جامیعە بە ژمارە فەرمودەی 3135 چاتۆ دەفەرمێ حرم على النار كل هين لين سهل قريب من الناس حرام لەسەر ئاگر جەستەی کەسێک کە لە ژیانی دنیادا هەینین کەسێکی لەسەر خۆیە کەسێکی ئارامە هێمن قسە دەکا قسەکانی هێمنە ڕەفتارەکانی هێمنە لەگەڵ یا تەعامل دەکەی هاوڕێیەتی دەکەی چەند کەسێکی لەسەر خۆ هێمنە سەهلین کەسێککە ئاسانکارە یعنی دڵێکی صافی هەیە لە تۆڕە بێ مەرحەبایی کە ئاش دەبێتەوانێ ئیشەکان بەلایەوە سووک و ئاسان شتی بەلاوە قورس نییە قەریبین من الناس زۆر لە خەڵکەوە نزیکە حل لەگەڵ هەر کەسێکا بێتە هاوڕێی مەرحەبایی خۆشە چاک و چۆنی خۆشە دوکاندار بێ هەر حەزەکەی جارێک کە بچیتەوە بۆ لای لە چێشخانەیەکا بە شاگرد بێ حەزەکەی جارێک کە بچی لەو شوێنە نام بخۆی معاملە لەگەڵ یا کردبێ لە نووسنگەیەکا بێ هەندە ڕازگۆیە هەندە پاکە هەندە زمان پاک و چاوپاکە جارێک کە مشتریشیەوەی بۆ لای قەریب و من الناس لە خەڵکی نزیکە یعنی ئەوە نێ بە منافقی بەڵکو بە ڕازگۆیی خۆی خستۆتە ناو دڵی خەڵکەوە بە دڵ پاکی خۆی خستۆتە ناو دڵی خەڵکەوە بە نێت پاکی خۆی خەڵک خۆشی دەوێ بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دایمە کەسێکی ئاسانکار بوو شتی لەسەر خەڵک قورس نەدەکرد سەیری بارودۆخی ژینگەی ئەو کەسەی دەکرد کە تیا پەروەردە بووە کە تێیدا گەورە بووە کە ڕۆژانە هەڵسوکەوتی لەگەڵا کردووە